ڕێگەپەرەکانی ساڵی 2016مان بەداخەوە ژماری قوربانیەکان بۆ 2 هێندە زیادی کرد بە بەراورد بە ساڵی 2015. لە ساڵی 2015 ئێمە 19 قوربانیمان هەبووە، بەس لە ساڵی 2016 41 قوربانیمان هەبووە. ئەم زیادکردنە مؤشیرێکی گرنگە بۆ نیسبەتی ئێمەوە، بۆیە بەدواداچوونمان بۆ کرد. هۆکار چییە؟ بۆتە 2 ئەوەندە. بەشێک لە هۆکارەکان بریتە لەوەی کە پێویستە جارێکتر ئێمە ئەبدەیتی مەجای هوشیارکردنەوەی هاوڵاتیان بکەینەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی، چونکە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت ڕێژەی قوربانیەکانمان لەوەچێ بەرەو زیاتر بڕوا. بۆ ئەوە ڕێژەی قوربانیەکانمان بەرەو زیاتر نەڕوا، پێویست بەوەی ئێمە کۆمەڵێک هۆکاری گرنگ بگرینە بەر تاوەکو هاوڵاتیان تەواو هوشیارکەینەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. بۆیە پرۆسی هوشیارکردنەوە بە پلانێکی نوێەوە ئەمانەوێت لە ساڵی نوێیە شێوازەکانمان گۆڕیوە و هەوڵ دەدەین تەختی هەموو ناوچە بەپی پلانەکەمان تەختی هەموو ناوچە جیاوازەکانی کوردستان بکەین. کۆمەڵە شێوازمان هەیە. یەکەم پۆستەر و لافیتە، 2 نوێکردنەوەی هەموو ئەو نەخشانەی کە لە گوندەکانە هەن. هەندێک لە نەخشەکان بەڕاستی چەند ساڵێک تێپەڕیەوە بەسەریانە، نەخشەی ناوچە مین ڕێژکراوەکان لە گوندەکانە هەندێکی شکێنراوە نەماوە یا ئەوە بووە، ئەمانە نوێ ئەەکەینەوە. بەشی دووهەممان هوشیارکردنەوەی مامۆستایانی ئاینی وکردنەوەی خول بە مامۆستایانی ئاینی و مامۆستای قوتابخانە لە ناوچە جیاوازەکان، بەتایبەت ئەو شوێنانەی کە نزیکن لە کێڵگەمینەکانەوە لە ڕێگەی بەکارهێنانی یاری تۆپی پێوە، کە ئەمە شێوازێکی نوێیە کە چۆن بتوانین منداڵانی گوندەکان و گەنجانی گوندەکان لە ڕێگەی تۆپی پێوە لێەوە پەیامەکانی هوشیارکردنەوەیان پێ بگەێنین. تقریبەن ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە زیاتر لە 24 ساڵی ڕابەتوو زیاتر لە 3 ملیۆن مین هەڵگیراوەتەوە، بەڵام وەکو زەوی بە مەتر مربع چەند زەوی پاکراوەتەوە. تا ئێستا ئێمە نزیک بە 540 ملیۆن مەتر دووجات زەوی پاکراوەتەوە. ئەم ڕێژەش تقریبەن ئەکاتە نزیک لە 170 خاکی هەرێمی کوردستان.